بۆ دامەزرانی سەیەکەمەکانی کوردستان حکوومەتی هەرێم داوای بودجە لە بەغدا دەکات. سەیەکەمەکانی زانکۆکانی کوردستان چەندین جار داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە تاوەکو دامەزرێنرن، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە وەرنەگرتووە. ئەو سەیەکەمانە جارجارە کۆبوونەوەی ناڕەزایەتی دەربڕێنیشیان بەڕێوە بردووە تا بەڵکو حکوومەت و لایەنەکان گوێ لە داواکاریەکانیان بگرن. هەر لەم پەیوەندیەدا ئەمڕۆ دووشەممە 18 تشرینی دووەمی 2024 دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی فەرمانگەی کارگێڕی و دارایی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم ڕایگەیاند هەموو ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی لەسەر وەزارەتەکەمان بووە بۆ دامەزراندنی سەیەکەمەکان کردومانە و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانمان کردووە. جێگەی باسکردنە کە دامەزرانی سەیەکەمەکانی زانکۆکان پێویستی بە بودجە هەیە، بودجەیەک کە بتوانرێت ئەو سەیەکەمانە بێ کێشەوگرەف دابمەزرێنرێت. بۆ ئەم مەبەستەش حکوومەتی هەرێم دەڵێت وەزارەتی خوێندنی باڵا پرۆسەکانی بایۆمەتری و دیاریکردنی بودجەی بۆ سەیەکەمەکان کردوتەوە و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی کردووە. ئەنجومەنەکەش ڕەوانەی وەزارەتی دارایی و ئەنجومەنی ڕاژەی کردووە و دوای بەدواداچوونی ئەوانیش ڕادستی ئەنجومەنی وەزیران کراوەتەوە. کەواتە تا ئێرە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی خۆی لە سەردابینکردنی بودجە بۆ دامەزراندنیانی داوە، بەڵام حکوومەتی هەرێم داوای لە وەزارەتی دارایی عێراق کردووە کە لەگەڵ ئەنجومەنی ڕاژەی هەرێمی کوردستان کۆ ببنەوە بۆ تەرخانکردنی بڕە بودجەیەک بۆ دامەزراندنی سەیەکەمەکانی هەرێم. ئەمەش دیسان بۆتەوە باس و خواستی سەرەکی سەیەکەمەکان و بنەماڵەکانیان بەشێکیان پێیان وایە دەستی بە پرۆسەکە دەکرێت و حکوومەت دەیخاتە ئەستۆی بەغدا و بەغداش گوێ بەم داواکاریانی حکوومەت نادات. بە هەر شێوەیەک بێت لە کۆتاییدا حکوومەتی هەرێم و بەغدا دامەزراندنی ئەو سەیەکەمانە یەکلایی دەکەنەوە و جارێ نازانرێت پرۆسەکە کەی و چه ئەنجامێکی دەبێت.